کردو ئەوڕۆ ئاغامان دیارنیە؟ وەڵا برێم چییە ها بە دەرکەوت ئاغامانە دانیشێت سڵاو لە ئاغای گەورەمان ئاغام پەیامێکم بۆ تۆیە ئێدە بڵێ بێژە ئاغام خەرچی گوندی زۆر بە تحێتو دەکەن دەڵێن بەروبوومی ئەو سارمان زۆر باشترە لە هیپار جەمەعات مادەمەوە دلمان خۆش بوو قالە خدەوەرن فەرموو ئاغام بڕۆن زاردان بە خەرچی گوندەی برێن ئەو شۆ میوان لە دیوەخانی ئاغای ئەسەر ئاغام ڕاو سێوەرن ئیشەکم پێتانە فەرموو ئاغام بەس بیرتان نەچی مامسمایل و مامۆستاش بینە بەسەر ئاغام بەخێر بێ مامۆستا خوا موفقت بە ئاغا فەرموو مامۆستا بۆچی ئاغام هەندێک زەویەکان نادەبێ خەڵک لۆ ئەمن عەردم هەیە ئیسیفادەی بۆ هەردوو لاتانەیە هەم بۆ تۆ هەم بۆ خەڵکی گوندێ باشە فکرێکی لێ دەکەمەوە سەلام عەلەیکم بەخێر بێ ماسماین دەحیرانەکمان لەو برێ دیوەخانی ئاغا گەرم بکە قماشم داخياتي فربابا زند حربيري انگوراي گورگوري سور لرواند زملوكيري انگوراي گورگوري سور لرواند زملوكيري قماشم داخياتي فربابا زند حربيري انگوراي گورگوري سور لرواند زملوكيري انگوراي گورگوري سور لرواند زملوكيري جوراكم خوش داوي كزنا زانم بسري لما وداي بيرم ديد قصاي درم دربري قسم تاواو ناكرد بو زو قصاي با من بري قوتي وارا پشت حوزي حالام ديارو باكري قماشم دا خياتي فرباباش ندهر بري انگوراي گورگوري سور لرواند زملوكيري
ئەنگۆرای گۆرگۆری سۆر لە ڕوان دزم لۆکێڕی